الو کاکەڵکەوت چۆنی؟ سەرچاوم باش برا وەزات؟ مەمنوون سوپاس دەکەم بەڕێزم. وەڵا کاکەڵکەوت پرسیارێکمان هەبوو ئەگەر کاتت هەبی ئەو تو نوێترین گۆرانیت لە بۆ ئەو ئافرەتەشی دەرهێنا لەسەر پارتی. پرسیاری من ئەوەیە ئەتو هیچت هەیە لەسەر ئازاری خەڵک برسیتی گەندەڵی وانە دزی تاڵانی قەت گۆرانی سلوودەکەت هەیە؟ لەگە برادرش گفتی بۆمان کرد گوتم هیچی نییە دەگوت با هیچ بەڵێ بەڵێ دەڵێم هیچ گۆرانیت هەیە لەسەر ئازاری خەڵک چکۆ هەموو سرودەکانی تو لەسەر پارتیە هیچ سرودەکەت هەیە ئازاری خەڵک دەرببڕی؟ بێگومان هەموو نوع سرودێکم کردووە وەکو بەڵێ. توكريكي هاري نوتي 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 دست بده والشيطاني نوتي 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 توكريكي بالباسي نوتي 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 إيمال زور زور زاني نوتي 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 وەکو چیت هەیە لەسەر تا ئازاری وەڵڵای خەڵک؟ من ئێستا لە جێگایەکم دەتوانم دواتر باشە لینک و شتی پرسیارش یوتیوبت کە بۆ بنێرم لەسەر چاو. کاک ئەڵکۆ دوایی پرسیار کۆمنتارت چیە لەسەر ئەوەی نیهاد بارزانی باسی توی کرد لۆ ڕەدت نەداوە؟ من قادر نادرم دوایەوە بەغەڵە تێم نەگەی. کۆمنتارت چی بوو لەسەر ئەوەی نیهاد بارزانی؟ کاکەڵکەوت ئەلۆ کاکەڵکەوت سوالك تو يعني كده كردستان وتمثيل ده كده انقراني دوت تمثيل شو؟ تمثيل يعني تشتري يكترمان يكجار يكترمان ديني يقدر بەڵام ئەتۆگە بێ ئەوروپای لەبەر دایکمان دێنەوە ئێرە حەزەکەم بزانین دەبەر چی ناتوانانی بۆ ناتوانانی وڵای دایکمان دێنەوە ئێرە ئەمن بە خاتری دایکمان هاتوومەتەوە ئێرە ئەگەریان خۆ خاڵتنی تۆ بۆ ئێرە زۆر ئاسانە هەموو تەرتیباتێک بنێکە وڵا بەناوی خۆدا خەڵک هەڵکەوت وەرە وڵا بەناوی خۆدا خەڵک هەڵکەوت وەرە وڵا خۆدا بەناوی خەڵک هەڵکەوت وەرە وڵا خۆدا بەناوی خەڵک هەڵکەوت وەرە ئەویش خۆ دەبێ وەلی من پێم خۆشە بێ ئەوروپای لە ئەوروپای خۆشترە لە کوردەواری خۆماندا لە وڵاتی خۆماندا بڕک سەختە مشکلە چۆنیش بۆ خۆت دەزانی قسە و کوردەواری ئازادی نییە نا وەکو ئەوروپایە نییە خۆ تەلەفرود غەلەمە پاڕێ دەری ڕاستە چی بۆ لای کەک هەڵکات چی ئەدرینێ تەلەفرود غەلەمە پاڕێ دەری ڕاستە چی بۆ لای کەک هەڵکات چی ئەدرینێ جاخۆ هەروایە وەلی ئەوروپا خۆشترە ئازادترە کەس مەسەلەت ناتناسەیە لەبەر خاچی هێشتا نا هیچ کێشەیەک نییە لێ لە کوردستانی بزانە ئەڵکەوزایر ڕەنگی برەی بەهرەم هەیە و خزمەتی هونەرم کردی بەس ئەو هەدا ڕمای لە ئەخلاق و لە ناتانی هیچ دیفاع لە خۆت بکەیت لەبەر ئەوەی ئەوە ئەویشە حیز و خۆڕانەت کرد یا ئەوە دیکەنیهاتی کەرامەتت دەشتێنی ناوێری برێ لەل بۆیە لە ژیان ئەگەر ئینسان بەهرەیەکی هەبوو دابڕابوو لە قیەم و ئەخلاق دابڕابوو لە مەهەڵوێست ئەوە وەکو ئێوە دەبێت سەرشۆڕ بێت بڕوا بکە ئاوا دەبێت زەلیل بی پارەت هەیە ژیانێکی خۆش بە سبەی دەمری دوو کەس فرمێسکت لۆ ناڕێژی لە چەند کەسە چی خۆت زیاتر نەتوانی هەڵوێستەکی جوان بنوێنی لە ژیان بڵێن ئەو هونەرمەندە لە سەفی خەڵکە بزانە لە سەفی چه هێزێک دای وەرە ساڵی 2022 32 ساڵ دای تێپەڕیون وەرە کەسێکی وشت و خۆی پێ هونەرمەند و بەهرەدارە شتەکرد لەسەر ئازاری خەڵک نەبی ئەوە زەلام ئەوە هونەرمەند و بە ئەوەی کورت هونەرمەندانی دنیا هەموو لە زیندانەکان و تووشی گرتن و سەیری ئەلمازگۆنا ئەحمەد قایک ئەوەرە توشتێتەیە خەڵکەوت زائرت. ئەلو چۆنی مامەستا باشی سعاتت سەرچاوم دەنگ و باست مامەستاکەوت بەڕێزم جەنابتان من ناوم ڕەنزدەرە مامەستا لە تەفداوە تەلەفۆن لەگەر دەکەم
ئەوڕۆ من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتەوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتەوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتەوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتەوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد مامۆستاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە مەگەر ئەو بم پێ دەڵێم ئێکتاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە مەگەر ئەو بم پێ دەڵێم ئێکتاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە مەگەر ئەو بم پێ دەڵێم لە ناو تەسویرە نا حەزەکەی لایفت پێخۆشە قسەی لەگەر بکەم چکە ئەوڕۆ ڕیپۆرتێکمان لە سەر ڤیددیۆکی مامۆستای پێگەیشتیە دەمەوێت لەسەر ڕیپۆرتەکەی قسەی تر هەرجەنەوەت بەخۆشتی پێخۆشە ئەگەر دەرفەت هەبی قسە بکەین هەم بزای ڕیپۆرتەکەەوە کاری چیە هەندێک پرسیارت کەشمان هەیە لە جەنابەتی هەر داوای کرد بە 7 ڕۆژ مەجای من پێڵم بەڕێز پێڵم بەڕێز بەسەر چاو پێڵم و پێڵم تەلەفۆنشنا بکات زۆر باش بەسەر چاو بەسەر چاو